لە دیمەشق هەڵکوترایە سەرماڵ و بارەگای مامجەلال. یەکێتی لە ڕێگای حکوومەتی عێراقەوە نیگەرانی گەیاندۆتە ئەحمەد شەرق. ئەوانەی کارەکەیان ئەنجام داوە کلیلی شوقەکەی ماڵی مامجەلالیان بردووە. ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە کە هێزەکانی ئاسایشی بەشی ئۆپراسیۆنە سەربازیەکان لە دیمەشقی پایتەختی سووریا هەڵیان کوتایە سەر ماڵی مامجەلال و بارەگاکانی یەکێتی نیشتمانی کوردستان و دەستیان بەسەردا گرتوون. بارەگای یەکێتی نیشتمانی کوردستان لە شەقامی بەغدایە لە دیمەشق. ماڵی مامجەلالیش لە گەڕەکی مەزرعەیە کە شوقەیەکی 140 مەتریە و بارەگای سێمیش کە ماڵی نوێنەری یەکێتیە دەکەوێتە شەقامی شەلالی دیمەشق. ئاژانسەکانی هەواڵ لە زاری سەرچاوەیەکی دیپلۆماسی عێراقەوە بڵاویان کردەوە. کارمەندانی ئەمنی سەر بە ئیدارەی نوێی سووریا هەڵیان کوتایە سەر سێ بینەی نوێنەرایەتیە دیپلۆماسیەکانی یەکێتی لە دیمەشق کە یەکێکیان خاوەندارەتی دەگەڕێتەوە بۆ مامجەلال، سەرۆکۆماری پێشووتری عێراق و ماڵی مامجەلال بووە. دەشڵات هەڵمەتەکە درەنگانی شەوی هەینی ئەنجام درراوە، بەڵام هەواڵەکە بڵاو نەکراوەتەوە چونکە تیمی پاسەوانی ویستویانە لەگەڵ ئیدارەی نوێی سووریا ڕێک بکەون بۆ گەڕانەوەی ئەو بارەگەیانەی کە دەستیان بەسەردا گیراوە. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیان یەکێتی چاوەڕێی وەڵامدانەوەی ئیدارەی نوێی سووریا بووە و داوای کردووە ئەو دوو بارەگایی خاوەندارەتی بۆ یەکێتی دەگەڕێتەوە بگەڕێنرێتەوە، بەڵام ئیدارەی نوێ خۆی لە کارەکە بە دوور گرتووە و سەرەڕای ئەوەی کارمەندانی ئەو حیزب و باڵوێزخانەی عێراق لە دیمەشق پەیوەندیان بە بەرپرسانی ئاسایشی دیمەشقەوە کردووە. یەکێتیش لە ڕێگای حکوومەتی بەغداوە نیگەرانی گەیاندۆتە بەرپرسانی ئیدارەی نوێی سووریا و داوای ڕوونکردنەوەی لێکردوون. ئەو سەرچاوەیە دەڵێت هەرچەندە کارمەندانی ئەمنی ئیدارەی نوێ دەستیان بەسەر دوو ناوەندی یەکێتی نیشتمانی داگرتووە و دواتر هێرشیان کردۆتە سەر بارەگای سێ، بەڵام هیچ کارمەندێکی ئەو حیزبیان دەستگیر نەکردووە. تەنانەت پاسەوانانی بارەگاکە تا ئێستا بەردەوامن لە کارکردن. دەشڵێت بڕیار بوو کلیلی دوو بارەگاکان بگەڕێنێتەوە بۆ پاسەوان و کارمەندانی ناو دامەزراوەکانی یەکێتی، بەڵام تا ئێستا کلیلەکانیان ڕادەست نەکراوەتەوە.